تەمەنی 24 ساڵە و دەتوانێت بە 5 زمانی جیهانی قسە بکات. شاناز فەرهاد دانیشتووی کەلارە و لە ڕێگەی تەماشاکردنی تەلەڤیزیۆنەوە توانیویەتی فێری 5 زمان ببێت. ئێستا دەتوانێت بە زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، فارسی، هیندی و تورکی قسە بکات. فێری 5 زمان بووم جگە لە زمانی دایک کە زمانی کوردیە. زمانەکانیش چین، هیندی، فارسی، عەرەبی، ئینگلیزی، تورکی کە تا ئێستا ئەوش هەر لە تەنها لە سەرکردنی فیلمەکان و لە کەناڵی تەلەڤیزیۆنەوە فێر بووم و هیچ شتێکی بەبێ ئەوەی خۆل بکەمەوە یان مامۆستایەکم هەبێ یان هەر شتێک. وڵای ڕۆژانە دەور 3 ساعت 4 ساعت ئەوە سەری تەلەڤیزیۆن شتەکان مەکرد بۆی شتێکی مەسەلەن بە بەردەوامی بێ. بۆ ئیمڕۆ ساعتی سیر نەکەم بەیانی سەیری نەکەم بۆ ئەوی زمانەکەم لەبیر نەچێتەوە. هەموو ڕۆژێ ئەو پەڕی فیلمێکم دیارە کرد. خۆ فیلمەکان ئەوش هەر 2 ساعتە فیلمێکم دیارە کرد بۆی هەموو ڕووداوەکانی بزانم و ئەو زمانەی کە لەو فیلمە بەکاراتوە من بەکاری بێنم. شاناز ئەو کاتەی تەمەنی تەنها 4 ساڵان بوو لە ڕێگەی بۆلیودەوە عاشقی زمانی هیندی بوو. وەک یەکەم زمانی بیانیش فێری ئەو زمانە بوو. بۆ ئەوی زمانەکەم لەبیر نەچێتەوە بەس قسەی پێ ئەەکەم تێگەی ئانی هەموو ڕۆژانە هەوڵ ئەدەم ئەو شانەی بۆ نمونە کاتێک تۆ ئەڕۆیتە دەرەوە دەرگای شتێک ئەبینی هەوڵ ئەدەم بە هەموو زمانەکان وشەکان دووبارە بکەمەوە کە بە دەرگا ئەوترێکی. بەڵام زیاتر لە ماڵەوە ئێستا بەس تورکێک قساکەم بۆی زۆر سراحەت بم لە کاتی قسەکن بە تورکیا. ناتوانم قسە نەکەم ئەبێ هەموو بیرڕاکانم ئەوێ دەری ببڕم. زۆر جار میوانێ شتێکمان بێژن گوێمە دەرەوە شانازە شێت بووە زۆر جارواڵێن هەر لەبەر خۆمە قساکە بیرڕاکانم دەرەبڕم ئەو شتی کە ڕوو ئەدا ئیتر بۆن بەزمانیتر بۆم نەس ئینگلیزی بێت بە ئینگلیزی تورکیەکە بە تورکیەکە ێژم دایک مێژێت تا من ئینگلیزی وشە ئینگلیزەکان فێر بووم ئێستا تۆ گۆڕێتە کردە زمانی تورکی بۆی دایکم زیاتر لە زمانەکان بۆم لە ئێڤێت هایر ئەمانە ئەمووی فێر بووە نییە زۆر بەکاری هێنم. شاناز فەرهاد دەرچووی بەشی دەرووناسی زانکۆی گەرمیانە. پلانی داهاتووی فێربوونی زمانی فەڕەنسیە. لەگەڵ فێربوونی ئەو زمانانەی کە فێری بووە شارەزای تەواوی کەلتوری ئەو گەلانەیە کە بەو زمانانە قسە دەکەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.